space. I love that we're still trying to find out. ئالینا ئانالی ویکەر هاوشێوەی منداڵە 11 ساڵەکانی دیکەیە چێژ لە چوون بۆ سینەما و یاری تۆپی پێ و کۆبوونەوە لەگەڵ هاوڕێکانی وەردەگرێت بەڵام بە پێچەوانەی هەرزەکارانی دیکە لەو تەمەنەدا لە بەشی پزیشکی وەرگیراوە. لە راپۆرتێکدا کە سیدنای PDG نووسەر لە ڕۆژنامەی واشنتۆن پۆستی ئەمریکی بڵاوی کردووەتەوە نووسیوێتی ئالینا ئێستا لە هەردوو زانکۆی ویلایەتی ئەریزۆنا و زانکۆی ئۆکوت قوتابیە لە هەمان کاتدا دوو بڕوانامەی جیاوازی زانکۆی لە زانستە بایۆلۆژیەکان بەدەستێناوە. ئەو منداڵە بەهرەمەندە لەباری خۆیەوە دەڵێت هێشتا منداڵێکی 13 ساڵم بەڵام توانای بەڕێوەبردننی کاتەکانم بەباشی هەیە. نووسەر باز لەوە دەکات ساڵی ڕابردوو لە قوتابخانەی پزیشکی زانکۆی ئەلاباما بۆ ساڵی خوێندنی 2024 کورسیەک پێشکەش بە ئالینا کرا. کورسیەکە لە ناو پرۆگرامی گەرانتی پێشوەختەدایە کە وەرگرتنی پێشوەخت بۆ ئەو داواکارانە دابین دەکات کە مەرجی تایبەتیان تێدایە. بەڵام ئالینا 10 ساڵ تەمەنی بچووکترە لەوانەی دیکە کە وەرگیراون. بەوتەی ئالینا کە زۆربەی کۆرسەکانی بەشەوەی ئۆنلاین تاو وەردەگرێت تەمەن تەنیا ژمارەیە واتە تۆ بچووک نیت بۆ فێربوونی هەر زانستێک. کاتێک ئالینا تەمەنی 3 ساڵان بوو کە دایکی تێبینی ئەوەی کردووە منداڵێکی ئاسایی نییە و بەهرەمەندیەکەی جێی سەرسوڕمانە. ئالینا ئاشکرای دەکات فێربوونی کارامەیی نوێ زۆر ئاسانە بووی. کاتێک دەستی بە خوێندن کرد هەندێک جار گاڵتەیان پێدەکرد بەهۆی بەهرە باڵاکانیەوە بۆیە دایکی بڕیاریدا بۆ چەند ساڵێک لە ماڵەوە سەرپەرشتی خوێندنی بکات. بەلای ئالیناوە جەبر و ئەندازیاری و بایۆلۆجیش زانستێکی ئاسان بووە. لە خوێندنی ناوەندیش بێزار بووە بەهۆی ئەوەی زۆر ئاسان و سادە بووە بەلایەوە. نووسەر ئاماژەی بەوەش کردووە گەرچی ئالینا لە سەرەتادا ئارەزووی بە دوواداچوونی پیشەی ئەندازیاری هەبووە بەڵام دوایەوەی لە پۆلەکانی زانکۆدا زیاتر دەربارەی ئەم بوارە فێر بووە بڕیاریداوە کۆرسەکەی بگۆڕێت و خولیای پزیشکی هەبووە. ئالینا وتیشی ئەوەی دەمەوێت پێی بگەم کارکردنە لەسەر بەرەنگاربوونەوەی پەتا ڤایرۆسیەکان. دەمەوێت داکۆشی لە کۆمەڵگەکەم بکەم و چاودێری ئەوانە بکەم کە چاودێری تەندروستیان نییە. ئالینا پێشتر لەلایەن چەند ڕاوێژکارێکی ئەکادیمیەوە هاندرا بوو بۆ ئەوەی داواکاری بۆ خوێندنی پزیشکی پێشکەش بکات. بەڵام لەو بڕوایەدا نەبووە وەربگیرێت بەتایبەت کە ئەو تەنیا کچێکی ڕەشپێستی تەمەن 13 ساڵ بوو. لە کاتێک داوانی وەردەگیرێن لە کۆلێژی پزیشکی تەنیا لە سەدا 7یان ڕەشپێستن. بەڵام زیرەکی و لێهاتووی ئەم منداڵە وای کرد زانکۆ و پەیمانگاکانیش یاساکانی خۆیان بۆ فەرامۆش بکەن کێبڕکێ بکەن لەسەر وەرگرتنی و دابینکردنی کورسی خوێندن بۆی. She attends class virtually from her home state of Texas